الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيك ودسينا خزمت سورة قاف كرب العالمين دفرمي بسم الله الرحمن الرحيم وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. واتا مردن بحق هات ئەو مردنەی کەوا لە دەستی هەڵدەهاتی و خۆت لێی دوور دەخستەوە. وەجاءت خوای گەورە بە سیغەی فعلی ماضی فەرموویتی کاتێک کە ئێمە دەیخوێنینەوە، ئێمەی زیندوو کە دەیخوێنینەوە، ئێوەی بەڕێز کە دەیبیستن، هێشتا نەمردین، بەڵام لۆ خوای گەورە بە سیغەی فعلی ماضی دەفەرمی هات، کەواتە وەکو زانایان دەفەرمون لتحققی وقوعی، هیچ شەک و گومان لەوەی دانیە کەوا ڕوو دەدا. ئەمن بەڕێزت ئەوی دیکە هەر هەمومان ئەو لەحزەیەمان لە پێشە کەوا فعلەن مردن دەمانگاتێ. لۆی خوای گەورە بە سیغەی فعلی ماضی هینایەتی لە بۆری بەیەقینەوە دەدگاتێ. وجاء سكرة الموت بالحق. سكرة وەکو معلومە کەوا مردن لەحزەیەک نییە و کۆتایی پێبێ، بەڵکو سەکەراتی تێدایە، ڕوحکێشانی تێدایە و ئازارەکانی ڕوحکێشانی تێدایە. ئەو سەکەراتەی کەوا لۆی ناوی لێنرایە سەکرە لەبەر ئەوەی وەکو کوو کەسێک کەوا عارەق بخواتەوە، ئەو عارەقە مێشتی داپۆشی و هۆشی لەسەر خۆی نەمینێ، مردنیش سەکەراتەکانی و ئازارەکانی ڕوحکێشان مێشتی ئەو ئینسانە دادەپۆشی و ئاگای لە خۆ نامینێ. خوا پەناماندا تەسەوڕ بکە ڕەسوول الله صلی الله عليه وسلم خۆشەویستترین مەخلوقی رب العالمین اینجا دایکمانە عایشە خوای لە ڕاز دەفەرمی کاتێکەوە لەسەرە مەرگ بوو، قاپێ ئاوێکی لە تەنیش بوو، دەستی لەناو دادەناو، اینجا دموچاوی خۆی پێ فێنک دەکردەوە دەیفەرموو لا إله إلا الله إن للموت لسكرات. لا إله إلا الله، بەڕاستی مردن سەکەرات و ئازاری هەیە. ئیتر ئەگەر لە بۆ ڕەسوول الله وابی لە بۆ ئێمە کوو دەبی یا ڕەبی خوای گەورە لەسەر هەموو لایەکمان سەهلی بکە. بەڵێ ئەو مردنە لە پێشمانە وجاءت سكرة الموت بالحق دەفەرمون ئەو حەقەش هەر مردنە، واتە سەکەرات و ئازارەکانی مردن حەق دەینن کەوا مردنە، واتە ئازارەکان و سەکەراتەکان مردن دەینن کەوا حەقە، هیچ شەک و گومانی تێدا نییە، یەقینە. وەکو خوای گەورە لە چەندین جێگای دیکە لە قورئانی پیرۆز باسی مردنی کردیە بە یەقین وەعبد ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین. هیچ کەسێک لە کاتی سەرەمەرگ شەک و گومانی نامینێ، کافریش لەسەر لە کاتی سەرەمەرگ شەک و گومانی نامینێ، دەزانی ئەوەی کەوا خوای گەورە باسی کرد بوو لە مەلائیکەت و لە ڕوحکێشان و لە دوای مردن و حتا مەقعەدی لە باش و لە جەهەنەم نیشانی دەدرێ. ئیتر ئازارەکانی مردن بابن حەق دەین کەوا مردنە، ئەو مردنەی کە لە دەستی هەڵدەی ذلك ما كنت منه تحيد. نەخۆش دەبی هەوڵ دەی خۆت چارەسەر بکە، حەقی خۆشتە و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی تەداوە و بەڵام لە نەتیجەدا هەمومان لە دەست مردن هەڵدەین، بەڵام ئایا کاتێک لە دەستی هەڵدەی نەجاتت دەبی؟ نا، بەڵکو خوای گەورە دەفەرمی قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. ئەو مردنەی لەبەردەستی هەڵدێن بە تەئکید بێگومان بەرەو ڕووتان دێ، واتە تو لەبەردەستی مردن هەڵدەی، لە کاتێکدا مردن بەرەو ڕووت دێ و باوەشت لێ دەکاتەوە دەتگیری. خوا پەناماندا تر بەڕاستی ئەو مردنەی کە هەمومان قەناعەتمان پێ هەیە، بەڵام کەم کەس وایە کەوا کاری لۆ بکە و زۆربەی زۆرمان لێی بێ ئاگاین، لێ زۆر گرنگە زوو ئەو ئاتانە بخینینەوە و کە باسی مردنە و ئەو حەقەتە بیرمان بی و لە بەرچاومان بی و وەکو پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمی ئەکثروا من ذكر هذه اللذات أو هادم اللذات أو هازم اللذات كوا بهرسي لفظة هاتية فعلا أو لذات كانت ليك بابلين تێک دەدا لە زاتەکانت لێ تاڵ دەکاتن. ئیتر خوای گەورە پەنامان دا و خوای گەورە ئەوا بکە ئەو مردنەما لە پێش چاو بی تاوکو خۆمان لەو ئامادە بکەین و تاوەکو عاقبەتمان خێر بی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.